سەرەتا دەستخۆشیم بۆ ئەم بەسەرکردنەوەی ئێوە ڕێز و سڵاو و ئەوین و خۆشەویستی نیشتیمان بۆ ئێوە و ئازیزانم. من گوڵزار فەرج نووسەر لە بواری پەخشان و پەخشانە شعر و تێکست و هەموو نووسینەکانی بابەتی مرۆیی. خۆم وا هەستەکەم کە کەسێکی قوڵ و وردبین بم، خەیاتی و بڵێ خەیاتی و دوورمانی و نووسینیش یەکێکە لەو گوزرای یعنی خۆی ئەگرێتەوە کە کەسێکی وردبینی ئەوێ. من ئەو کاتانی کە خەیاتی ئەەکەم یان بەرگدووری ئەەکەم خەیاڵ و فکرم ئەڕوا بەلای نووسینە زیاتر. من بێجگە لەوەیشی کە هەر لە مناڵیم و خولیای نووسینما بووە ئەو کاتانی کە ئێمە ئاوارە بووین. من زۆر نووسینەکانم لە ناو چوون ئەو کاتە، بەس ئیتر دوای ئەوەش دەستم کردەوە بە نووسین، هەرچەند زۆر خەیاڵی جوانی ئەو کاتەی کە گەنج بوویت و لە بڵێنها لە تەمەنێکی 17 ساڵیە ئەوانم ئەو لە ناو چوو لە کاتی ڕەوەکەیە بڵێن لە ساڵی 1990ەکە، بەڵام ئیتر زیاتر برەوم پێیا و زیاتر دەستم کردەوە بە نووسین و ئەوانە. ئیتر لە کاتی خەیاتی شاو لە کاتی دوورمانە زیاتر ئەو بیر و هزر و ئەوانە فراوانە بێت، چکە تۆ ماوەیەکی زۆر 5-6 ساعات لە شوێنێکەدا ئەنیشی دوورمان ئەەکەی، ئەو کاتە بیر و هزر فراوان ئەبێ. زیاتر من بەلای نووسینە حەز ئەەکەم. ئیتر نووسینەکان چ لە بواری پەخشان بێ پەخشانە شعر، تێکستی ئەدەبی، ڕۆمان، یادەوەری، ئەمانەم هەمووی نووسیوە. باوکی مناڵەکان هەمیشە و پشتیوانم بوون، چکە کە تۆ نووسەر بی یان شاعیر بی بێگومان تۆ دەرەکەوی یان لە هەموو لایەنەکە و بانگ دەکەن، یان لە شارۆچکەکان و محافەزەکان و پارێزگاکانەوە بانگ دەکەن. چەند جار چوین بۆ دووهۆک، بۆ هەولێر، بۆ بڵێن بۆ هەڵەبجە لە کات و ناکاتە. جاری وە هەبووە بۆ فستیڤالێک بوو بۆ دوو شەو ماینەوە. ئەگەر ئەمە پشتیوانی کەس و کار و هاوسەری ژیان و مناڵ نەبێ ناتوانی. بەڵام دڵنیاییە کەمەر سەر و قسەی کە ئێمەی ژن زۆر بربەست هەیە کە لە مجتەمەعەکەمانە لە کۆمەڵگەکەمانە کە بۆ بە بربەست و لەمپەڕ نەیانتوانیوە ئەو حەز و ئاوات و خولیان بکەن. ئەویش کە پیا و سالارێکی چەقبەستووە چەند ئێستا سپاس بخوا کاڵ بۆتەوە، بەڵام هێشتا چەنەهای چەند وەکو من هەیە کە لە نێو ماڵەکانە بۆ یعنی بۆ بەسیترین کاریان، بۆ ئیشێکی ئارایشگایە، ئیشێکی بڵێن بەرگدوورییان، بۆ چوونە بەسیترین شت و ئاسانترین شت کە چوونە بازارێکە ئەوانە ڕیان لێگیراوە. بەڵام ئەوانش بە پەنجەی دەست ئەبژێرێن و وردە ئیشەڵا ئەوانش بەرەو کاڵبوونەوە ڕۆن و ئەو بربەستانە نامێنن. ئێمە کە دایک بوون لە ماڵە، چۆن ئەڵێم دایک چەتری ماڵە ئەبێت، یعنی بوونێ لە ماڵەکە هەبێت. ئەگەر ئیشی دەرەوەش هەبێ ئەبێ هیچ نەبێت نیوەی ڕۆژەکە لە دەرەوەبی بڵێن بەیانی هەتا نیوەڕۆ. ئەتوانی دوای ئەوە بە ئیشوکاری من بەیانیان کە ئەچم بۆ دەوام تا 1 و 2 لە دەوام و دواییەمەوە ئیتر دەسەکەی بە ئیشی ناوماڵ خواردن دروستکردن. اینجا دوای حەز و خولیەکانی خۆ لە دوای ئەوە کە تەواو بوو، ئەگەر بچم بۆ خەیە بڵێن بەرگدووریەکە و ئیشەکانی، دوای ئەوە شەو ئەهێڵمەوە بۆ نووسین و بۆ ئەو حەزانەی کە خۆم هەمە یعنی کارێکم کردووە هیچ کەلێنێکی فەراغ و بۆشایی نەمێنێتەوە، نە بۆ پەروەردەکردنی مناڵ، نە بۆ یعنی لایەنی هاوسەرەکە و هیوا هەیە بڵێن زۆر کەس بینیومانە بەلایەکەوە پەیوەستە بێ، یعنی بەس ئیشەکەی خۆی ئەکا لایەنی بڵێن سۆزداری ماڵ و مناڵ و هاوسەر ئەمانە فەرامۆشەکە. سوپاس بخوا من نەمهێشتووە ئەو کەلێنە دروست بێ. هەموو کەسەکان و هەموو ئیشەکان و لایەنەکان لە ناو ماڵەکەیە بەشی خۆیانی راوەتێ. زۆر کەسێکی کۆمەڵایەتیم، زۆر حەزم لە میوان ناریە، یعنی بڕوا بکە جاری وا هەبووە بە 10 ماڵ و بە 5 ماڵ و بە 6 ماڵ دعوەتیانەکەم و یعنی بۆ کۆبوونەوەی خۆمان. ئیتر هەمویان لە ماڵی ئێمە حەزەکەن کۆبنەوە لەبەر ئەوەی کە یعنی من ئەڵێن حەزەکەن کەسێکی قسە خۆشیت و ئاوا بڵێن خۆش مەجلیس و دەساوی خۆش و ئیتر یعنی زیاتر حەزەکەن لە ماڵی ئێمە کۆبنەوە. دنیا لە گۆڕانکاریە. ئێستا ئەم گۆڕانکاری تازە هاتووە سوۆسیال میدیا، تاکیدی ئێمە ئەبێ ئەمەش لەگەڵ یا بڕۆین لەبەر ئەوەی کە ئاگامان لە دنیای لە هەموو دنیای دەرەوە و چواردەوەرمانە بزانین دنیا چۆن ئەگوزەرێ. بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە تۆ هەموو ژیانە تەرخانکەی بۆ ئەوە.
من ئەبێ ئەمڕۆم لە سبەینم جیاوازتر بێ بەچی بەوەی کە بەشدار بم لەو گۆڕانکاریانی کە لە دنیای دەرەوە و دنیای ناوە ڕوئەیە. بەڵام سوشیال میدیا چەند لایەنی باشەی هەیە ئەو نش لایەنی خراپەی هەیە. وەڵام من زیاتر بۆ سوشیال میدیای ناگەڕمەوە. من ئەم نەخۆشیە نەگریسەی کۆرۆنا کە هات بۆ بەرۆکی خەڵکی و ئەمیش وەکو ئەم جەنگەی ئێستا بەرۆکی هەموو جیهانی گرتەوە نەخۆشی کۆرۆنا. وای لێ کرد کە یعنی میوانناری لەو سات و کاتەیە بوو بە عیبەیە. یعنی ئەگەر تۆ بچیتایە بۆ ماڵێک ئەبوویتە نیشانی پرسیار. یعنی بۆچی هاتووە یان وای لێ هاتبوو تا زێ و پرسەکانمان کەم ببوونەوە هۆڵ و حەفلەوانە هیچ شتێک نەما بڕوا بکە لە سا هەفتا یان بڵێم شەستی من بۆ ئەوەی ئەگەێڕمەوە. اینجا دوا بە دوای هەر لەگەڵ ئەوە شاو ئەگەر هەڵ نەبم لە دوای ئەوە یان هەر هاوکات بوو هەردووکیان بە یەکەوە سوشیال میدیا و کۆرۆنا. یعنی ئەمە وای کرد ئەگەر سوشیال میدیا باڵێک بوو بێت کۆرۆناش باڵەکەی تر بوو. وای لەوەی کرد کە لایەنە کۆمەڵایەتەکان هەمووی بە شێوەیەکی بەرچاو دابەزێت و کەس بێ و ئەو خۆشەویست و ئەوینە نەمێنێ لە بینی کەسەکانە ببێ بەمەی مۆبایل یان بە سوشیال میدیا هەموو کارەکانە بەڕێکەی. ئەگەر ئەو پرسیارە چەندین جارێتریش لە من بکەنەوە من هەر ئەڵێم کۆرۆنا بەشی سەرەکی بوو دواتر سوشیال میدیا. ئەو ئامانجانەی کە ئینسان بۆی هەوڵەیەت ئەو ئامانجانەیە وای لێکا کە بەرچاوی ڕوون بێت کە بە مێشک و هزرێکی فراوانەوە ڕوو لە دنیا بکات و دوێنی جیاوازتر بێ لەمڕۆی. من ئەو لە نووسینە حەزەکەم باشترین شت پێشکەشکەم لە باری مرۆییەوە لە باری بواری ئەدەبیەوە لە پەخشانەوە لە ئەمانە. یعنی زیاتر حەزەکەم چەند من ئەنووسم ئەو نش زیاتر ئەخوێنمەوە. ئەگەر تۆ نەخوێنیتەوە ناتوانیت برە و بە نووسینەکە و بێ. هەرجاران ئەیانوت مۆسیقا خۆراکی ڕۆحە بەڵام من ئێستاڵم خوێندنەوە خۆراکی ڕۆحە خۆراکی نووسینیشە. تۆ هەتا یعنی من چەند نووسەر بم خۆ ئەوە هەموو جاری ئێمە هاڵێن قسەیەکی ویناڵێ لەسکی دایکمانەوە نەمانهێنا بەڵام هیچ ئیلهامێکی خواییە ئەو نووسینە. بەڵام تۆ ئەش بێت وانە زیاتر. ئێستا من هەروکو بۆ بەرگدوریکەشم هەر ئەوە ڕاست ئەگەر متابعی ئەو شێوازە جیاوازانە نەکەم کە لە جلوبەرگایە لە جلوبەرگی هەم کوردی هەم جلوبەرگی دەرەوە هەم جلوبەرگی ماڵەوە ئەگەر من زیاتر متابعی نەکەم و دوای ئەو شێوازە تازانە نەکەم و سەیریان نەکەم ناتوانم بدورم هەر لەسەر ڕیتمە کۆنەکە ئیتر خەڵکیش بەرەو پێشەوە زیاتر داوای مۆدیلات و شتی جوان و لەگەڵ سەردەمە داواەکە. من ئەگەر هەوڵ نەیەم بۆ نووسینەکە ئامانجێکم نەبێ بەرەو پێش و چوونێکم نەبێ یان هیوایەکی گەورە خەونێکی گەورەم نەبێ ئەوە ئەمەل بڕاوە بم و بێهیوا بم. یعنی هەر لەو بازنە کۆنی خۆمە ئەخولێمەوە کە دوا ئەکەوم لە هاوڕێکانم. من وەڵا حەزەکەم ئەو ئەپرەتانی کە پێویستیان بە منە زیاد لە پێویست یعنی پێویستێکی ئەوەیە بڵێن ڕەنگە لە بەشێکی کەمە پارە بێ بەڵام لە بەشێکی هاوکاریەکە بۆ نووسینی دەقێک بۆ یان زۆر کەس لە ئیشی ئەگەر من زۆر جارێک تێکەڵ یەکەمەوە لەگەڵ خود درمانێکەوە ئەوەیە زۆر کەس بۆ درمانیش هاتووە یعنی حەزی کردووە فێر بێت. یەکەم بۆ فێربوون فێر بوون لە لای من دووهەمیش یعنی حەزی لە جلێک بووە بیدورێت ئیمکانەتی مادی ئەوە نەبووە من بۆم دووریوە و ڕەنگە زۆر جار لەگەڵیش لایەنی مادی و یارمەتی ئەوە شەما بێ دەستگیرەوەیم کرد بێت. زۆر حەز ئەەکەم هاوکاری ئەو ژنانە بکەم چووکە لە کۆمەڵگەی ئێمە وەکو پێم وتی پێشتریش ئەو دەقەت چەق بەستووە هەرماوە و ئەوانی کە بە پەنجەی دەستیش ئەژمێرێت و ئەبێ یارمەتیان بیت و چکە ئێمە من نەک هەر یارمەتی ژن ئێمە من یارمەتی هەموو مرۆڤایەتی ئێم حەز ناکەم هیچ کەس لە هەج دینێک لە هەج دیانەتێ لە هەج پلەپایەکە بێت بەس پێویستی بە من بێت بە ڕۆحم یارمەتی ئەم. من زیاتر حەزم لە کتێبە یعنی زۆر بەکەمی سەری فلیمەکەم یعنی تۆ هەر کتێبی شەکرێ بە فلیم هەردوو بوارەکە ڕاستن هە فلیمی شەکرێ بە کتێب یعنی هەردوو بوارەکە یەکن بەڵام من زیاتر حەزم لە کتێبە چکە کتێب هاوڕێکی بێدەنگە ئەو بات بۆ هەموو کوچە و کۆڵانەکانی هەموو وڵات و شارێک هەموو کللتورەکانی شارەکانە پێ ئەناسێنێ. یعنی تۆ بڵێنی بە سەفەر نەکردو بڵێن بە تیارە و
بەماشێن و بە هەشتێ بۆ وڵاتی بەڵام ئەو کتێبە وا لێکە تۆ میسا من کتێبەکە خوێنمەوە ئەتوانم بە کۆڵانەکانی بڵێن ناو پاریسا بگەڕێم مەزام چی ڕوئەیە لە سەردەمێکا لە سەردەمی بڵێن لە شەڕەکانە لە شەڕەکانی نازیەکانە ئەڵمانیەکان لەوێ ئەتوانم ئەگەر کتێبی بخوێنمەوە بگەم بەو کۆڵانانە بگەم بەو شەڕە بگەم بەو ساتی شەڕ بگەم بەو ساتی ئاشتیە بگەم بە هەموو شتەکان لەبەر ئەوە کتێب کەسێکی زۆر خۆشەویستە لای من هەم بۆ منیش نووسین دایمە پەنایەکی ئارام و پڕ لە ڕاز بووە لەبەر ئەوە زیاتر حەزم لە نووسینە و نووسینم خۆشەوێت دایمە لەوە ئەترسام مناڵەکانم لێم دوورکەونەوە بڕۆن بۆ هەندەران یا هەر بە شێوازێ بێ لێم دوورکەونەوە هەموو کاتێک ئەمود لێم دەور نەکەوتنایە تۆ خۆزگە ئەم مناڵانە ئاخریشی قەدەر وای کرد کە دوو مناڵم دوو کچم ئێستا لەگەڵ نەوەیەکمە لە هەندەران بن و لە ئەوروپا بن ئەوە ترسی گەورەی من بوو هەر هاتی شەدی ئەو ترسە بەکەمبینینی ژن ئەوە گەورەترین چۆن بڵێم هەر وەکو بە زمانەکەی خۆمان گەورەترین سوکایەتێک کە بەرامبەر ژن ئەکرێ چونکە ژن کائینێکە کە خۆی گەورە لەگەڵ پیاوە هیچ جیاوازێکی نەکە ڕەنگە لە جیناتە لە ئیش و کاری چۆن بڵێ بۆ ئیشێکی زۆر قورسیان بڵێن ئیشێکی کرێکاری هەچەند ئێمە ئیشی ژنی ئەشمان هەیە کە زۆر لەوە ئیشی قورسترەکە بەڵام کە تۆ بە کەمبینین و بە کەم بەها سیرکردنی ژن لە بوارەکانی ئەو ئیشانی کە ئەیکات کە کەم بینیت ئیتر ئەمە سەرێکێشێ بۆ ئەوەی کە تۆ ژن کەم سیرکەیت چکە تۆ لە ماڵێکای ئەگەر ژنەکە هەر ئیشکە هەر هەوڵ بە هەر هەموو شتێ بکات بڵێن هاوسەرەکەی بە کەم سەیری کە ئەمە سەرکێشێ بۆ کێشەی خێزانی بۆ کێشەی بگرێت جیابوونەوە مناڵ کە بێتە لارم بەڵام ئەگەر تۆ ژنەکە لە هەر بوارێکە ئیشی کرد بوارێکی ئینسانی ڕێک و پێک کە تۆ بە بەهاو سەیری کرد کە لە ئیش و لە کار و فرمانی ئەو کەم نەکردەوە ئەگەر تەنانەت ئیشی ماڵیشەوە بێ ئەوە یەکسانیە کە دروستەکە لە نێو ماڵە و خۆشی و شادی فراهەمهێنێ لەو ماڵەیە اینجا بۆ سەرێکی شێ بۆ کۆمەڵگاش تۆ ئەگەر گۆشەگیربی هەم ناتوانانی ئیشکەی ئەگەر کراوەش بی زۆر لە ناو مجتەمەعێکی وەکو کوردەواریە کە کللتور هێشتا کەم تا زۆرێک زاڵە بەستەریە ناتوانانی ئەو کراوەیەش بی چونکە ئەگەر ئینسان هەر زۆر کراوەش بێ لە ناو ئیشەکە بەردەوامی نایە بە ئیشەکەی چونکە ڕەنگە خوانەخواستە سەر کێشێ بۆ لایەنەکانی تر بەڵام گۆشەگیری وە هەر نەخۆشیێکی زۆر ترسناکە و هیوادارم بە بەرۆکی هیچ ماڵ و خێزانێ نەگرێ ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ ئەگەر مناڵ بێ ئەمە دەردێکی کوشندەیە سەرکێشێ بۆ کۆمەڵگاش چونکە ئەگەر تۆ گۆشەگیربی دا ئەبڕی لە هەموو ژیان لە هەموو ماناکانی ژیان تۆدا ئەبڕی تۆ گۆشەگیرەبی ئەچیتە ژوورێکەوە سەر ئەکێشێ دوور با بۆ ئەوەی کە تۆ مادەی هۆشبەر بەکاربیێنی یان شت بەکاربیێنی ئەمەش ئەبێ بە کێشەیەکی قۆڵ و خێزان لێک ئەترازێنێت لەناو سیارەکەیان بووم ئەچوم بۆ دایرە ڕۆژی ئاڵا بوو یعنی کە بینیم لەسەر جادە ئەو جۆش و خرۆشە و ئەو مناڵان هاتوونە دەرەوەی کە عەلەمێکیان پێبووە کوشتێک هاتوونە سەر جادە ڕۆژی ئاڵا خۆشی خۆیان دەرئەبڕی بەلای مەکتەبەکانە ئەڕۆشتە ئیتر هەر لە ناو بڕواکە ناو سیارەکە ئیلهامێکم بۆ هات وەرەقە و قەڵەمیشم پێ نەبوو لەناو مۆبایلەکەوە دووسێ ڕیز بوو هات بۆم هات و نووسیم و اینجا چوم لە دایرە تەواوم کرد ئەم حاڵەتە دەگمانەشی تیا ئابێ بەڵام من زیاتر لە شەوە ئەینووسم چکە هەموو شتەکانی مێشکە لە ناو مێشکە چڕ ئەبنەوە و یعنی دائەنیشی لە سعات بڵێن لە دوای ئیش و کار و نان خواردنەوانە سەرکێشێ بۆ 10 و 11 شتەکان لەلاو چڕە بنەوە ئەو دیمەنانی کە ئەو ڕۆژە بینیتە ئەو سەرنجانەی کە یاوتە ئەو شتانێک کە هاتوونەتە بەرچاو وەکو فیلمێک وەکو داتاشۆیەتەوە بەردەمە وەکو بەرچاو هەستەکەی لە ناو تا شتێک ئەکڵێ هانتەیە بۆ شتێک بینوسی من زۆر جار ئەگەر نەتوانم بنووسم مەجای ئەوەم نەبێ بنووسم وەکو نەخۆشێکم لێت یعنی ها بێتاقەت و کزومات ناتوانم یعنی ئەگەر شتێکم پێ نەبێ بینووسم یان مۆبایلێکم پێ نەبێ بینووسم یا قەڵەمێ ئەو شتە لە ناخمە وەکو چۆنەڵێ سەرکێشە و ئەکوڵێ حەزەکەم دەری بڕم ئەو هەستە بکەم بە وشە و لەسەر قاغز بینووسم ئیتر من زیاتر لە شەوە ئاینووسم نووسینەکانە قورسە بۆ ئەوەی کە کۆمەڵگا ڕازی نەبێت تۆ هەنە شعرێک بنووسی لەبارەی بەعزە شتێک هەیە ناتوانیە من ئیسا خۆم بەهینی خۆم حەزم لە سیاست نییە یعنی هەرچەند من خۆم یەکێکم لەوانی کە نیشتیمانم زۆر خۆشەوێ بەڵام بە شێوەیەکی سیاسی دەری نابڕم
بە شێوەی شعرێکی سۆزداری بۆ نیشتیمان بە خاک و ئاوەکەیە یعنی وشەکانم دا ئەڕژم بە خاک و ئاوەکەیە بە سەیرانگایەکیە بە تافگەیەکیە بەس سەر ناکێشی بۆ ئەوەی کە من لە سیاسەتا بنووسم چونکە زۆر جار یعنی ئێمە کەسانێکی معنی تر بە ولایەنە هەیە کە بنووسن بۆ سیاست و شارەزاتر من ناڵم شارەزانیم لە هەموو بوارێک هاتوانم بنووسم بەڵام وەکو سیاست حەز ناکەم بنووسم شێوەی شێوازێکی ترا بۆی ئەنووسم و بەڵام ژن هەیە لە سیاسەتە کە بنووسی وەکو چۆنەڵی هەڕەشەیەک بێ بۆ سەرە هەموو کاتێ لەبەرەوە من قەت حەزم نەکرۆ لە سیاسەتا بنووسم من ئێستا هەر شتێک بمەوێک بینووسم هەر ئەوەیە هەر هەستەکەیە لە ناخی تۆیە دەرەکەی و بەیانە بێت و تۆ هەر ئەوەت لەسرە بیخەیتە سەر هینێک کاغەزێک هەر ئەوە ئیگینە بەڵێ هەموو کەس ئەتوانێ بنووسێت لە سیاسەتیشە سیمای مانگت کاتێ سیمای شەو شەق دەبێ کاتێ هەورێ لە ئاسمانی بێدەنگیدا گەواڵ گەواڵ مۆلەق دەبێ کاتێ مانگێ بە بەدمەستی لە تەشاوی ژوورەکەمدا ئەوینی خۆی پەخشان دەبێ کاتێ دڵم دنیای ڕاز و ڕامانی خۆی بە یەک وشەی ئەوینتم دەرمان ئەبێ ئیتر دەمەوێ پێ بڵێم شیرینە ئەو خەوە بۆتە زەهری تاڵ کاتێ میهری دەڕژێ ماڵە ماڵ چ شیرینە خەوە لە ناو دەرونی تاری ئەم شەوە بۆتە ئاوازێ هەتا پەخشانێ لە مانگ بخوازێ ئەی خەون و خەیاڵ ئەی زەواری خەرمانی ماندوێتی ویجدانم ئەی ترسی شیرین ئەی شانامەی هەزار و یەک گۆرانی ژیرین سیماد لە ڕەنگی بەفراوێ پاک و بەراعەت ئەپۆشێ سیماد لە ڕەنگی بەفراوێ پاک و بەراعەت ئەپۆشێ بەژنت بەستەی بارانێکە کانیاوی دڵ بۆی دەخرۆشێ بۆنت بەرامەی ئاسمانە و بەجارێ هاتە هەناوم هیچ مەپرسە و باوەڕت بێ بە نەفخی ئەوینت ماوە من لە بەڕێوەری ڕۆشنبیری ماڵی زەینەب ناوەندێکی ڕۆشنبیریە تایبەت بە ژنان کە هەموو نووسین و ئەو ئیشانەی کە ژن ئەیکات و بڵێن وەکو هی پێشانگایە یان بڵاوکردنەوەی کتێبێ ناسانی کتێبێ یان باسکردن لە تەوەرێکی ڕۆژی ژنان یان باسکردن لە بڵێن کوشتنی ژنان ئەوانەی کە ئەو بابەتانی کە پەیوەستن بە ژنەوە لەو ماڵی زەینەبە ئەو چالاکیانە ئەەکەین و ژنان بانگ ئەەکەین یان بۆ کۆڕی ئەدەبی یان بۆ ئەو شتانە من لە 2015ەوە ئەندام یەکێتی نووسەرانم ئەو کاتەی کە ئەم نووسی زیاتر لە هینی سلێمانیە بڵاومە کردەوە لە ڕۆژنامەی سلێمانیە کە هەموو بابەتەکانی سلێمانی شتە کۆنەکانی باسی مەڵکەندی و باسی خواردنە کۆنەکانی ئەوێمە کرد ئیتر وتیان مادەم دوو کتێبیشە هەیە زیاتر بچۆ بۆ یەکێتی نووسەران و بە مافی ئەندامەتی و لەوێ نەفەوتێت و کەسێکی شایستەی یعنی ئەو شایستەیت هەیە لە نووسینە ئیتر چوون بۆ لای ڕێزان دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا و کاک سەلام و ئەوان هەوەیەکی یەکێتی نووسەرانیان بۆ کردم سوپاس بخوا واتە ساڵە ئەندام یەکێتی نووسەرانم ئەو حەز و خولیایی کە هەم بوو بۆ نووسین وای کرد ئەو هەگوێ لە لای من دروست بێت بتوانم بیان کەم بە کتێب دەستم کرد بە کتێب چاپکردن ئەو مامۆستا حەمە ڕەحیم ڕەمەزان ڕۆحی شاد بێ یەکەم جاروتی ئەمانە پەخشانێن ئەم پەخشانانەی تۆ جوانن سەرەتا من بە پەخشان و پەخشانە شعر دەستم پێ کرد وتی پەخشانەکانت جوانە و هیچی لە ئەوانەی مامۆستا برایم ئەحمەد کەمتر نییە کە پەخشانێکی جوانی هەیە ئەویش بەرەو ڕووناکی لە گۆڤاری ژینەوەدان بڵاوی کردوتەوە ئیتر سەیری کردوەمانە وتی جوانە با پێکەوە کتێبێک بکەین
هەردووکمان یعنی بە بابەتەکانمان تێکەڵکەین ئەو بە پەخشان و منش بە پەخشانە شعر و ئەمانە ئیتر کتێبێکمان کرد ئەوە یەکەم کتێبم بوو چەپیە گوڵە نێرگز ئیتر دوای ئەوە سەری کێشا بۆ خۆی ئەوەی کە من خۆم شعر بنووسم و تێکستی ئەدەبی و اینجا چەند بابەتێکی مرۆییم هەیە کە لە کوردستانی نوێ من لە 2015 شەو لەوێ شت بڵاو ئەەکەمەوە بابەتی ڕۆژ و بابەتی مرۆیی و ئیتر کورتە چیرۆک و ئەمانە ئیتر ئەوانەشم کۆ کرۆ کروم بە کتێبە دوای ئەوە سەری کێشا بۆ ئەوەی کە من چکە لە زمانی عەرەبیەکەم باش بوو ئەو بابەتە تەندروستیەکانم وەرگێڕا بۆ کوردی و کردم بە کتێبێک زانستی جەستەیی ئەو نەخۆشیانی کە تووشی مرۆڤە بن و چارەسەرەکانیشی ئیتر بوو بە تەقریبەن 7 کتێب دوای ئەوەش ئەگەر مەجالم بیت و بوارم بی مامۆستا ئیدریس عەبدوڵڵا لە زانکۆی سەلاحەدینە زۆر سوپاس و ڕێز و پێزانینم بۆیان مامۆستای زانکۆی سەلاحەدینن کە نووسینەکانی منی بینی بوو یعنی وردکاریەک و شیکاری و قوڵبینینی بۆ کردبوو بە ناوی کتێبێکەوە بۆی کردم کە جیهان بینی لە شعرەکانی گوڵزار حەمەفەرجدا لە 260 لاپەڕێ ئەو جیهان بینی بۆ کردبوو دەست و چاوی خۆش بێ و زۆر سپاسی ئەەکەم. من دەستخۆشی لە ئێوە کەم بۆ ئەم کات و ساتە بە ئێوە منتان بەخشی دەست و چاوی ئەو کامێرەمانانەش ماچەکەم وەکو سەربازێکی ون هەمیشە هەوڵەیەن کە کار و ئیشتەکانی ئێمە دەرکەوێت و دەرمانخەن دەست و چاویان خۆش بێ داواش لە حکوومەت ئەەکەم داوا لە لایانی بەرپرسان ئەەکەم کە هەوڵێکی جددی بن لەگەڵ ژن لەگەڵ ئەو لاوانەی کە ئێستا بڵێن تەخەڕوجیان کردو جامیعیان تەواو کردووە لە ماڵەوە دانیشتون ئیوا و ئاواتم ئەوەیە کە هەموو ئەو کەسەی بڵێن لە هەج بوارێکە زانکۆ و جامیعی تەواو کردووە لەو بوارەیە وەرگیرێت چکە ئەو خۆی لەو بوارەیە خوێنوێتی یعنی گوناحە بۆ ئەوەی کە تۆ زانکۆیەک تەواوکەی بچی لە دایرەیەک یا ببی بە سکیوریتی یا ببی بە یعنی تۆریا بوارێکی شێفت تەواو کردووە ئەچی بە ئیشێکم لە بە ناچاری ئیشێکی ترەوەی کە وەکو کوردەکەی خۆمانەڵی هیچ فڕێکی پێوەی نییە بەڵام هەر لەبەر مەعیشەت و ئەوانە داوا لە لایانی بەرپرسانەکەم کە دەستگیرەوەی ژنان بن لاوان بن چکە لاوان و ژنان گەنجینەیەکی پڕ بە بەهای کۆمەڵگەن ئەگەر ئێمە ئەم گەنجینێ پڕ بە بەهایە لە کیس خۆمان بین وڵاتێکی شێوا و ئەوەمان دەستەکەوێ خۆزگە ئەوانی کە لەو بوارەیە لەو زانکۆیە تەواوی ئەکەن ڕێک لە بوارەکە خۆیانە ئیشکەن هەتا بەرهەمیان زیاتر بێ هەتا وەکوونی ئەوانی کە ئەو ئیشانی کە خۆیان لە هەزر و مێشکی خۆیانایە ئەوە بکەن بۆ گەل و نیشتیمان هەتا سەرکەوێ و ئیشەڵڵا بە ڕۆژێکی وەکو ڕۆژی ڕوونا ئاسۆمان لێ دەرکەوێ ئیشەڵڵا.